ئافرەتەن لە دایک بێ تریان ئافرەت بێ یان کچ و خوشکان بێ هەرچی مێنەیەک بێ ئەگەر لە ڕووی دینەوە بێ ئەوە هەر واجبە ئەگەر لە ڕووی ئینسانیەتش بێ ئەو هەر ئینسانیەتە ئەگەر لە ڕووی مەدەنیەتش بێ ئەوە شەر شتێکی مەدەنی و زۆر زۆر حەزاری و پێشکەوتوانەیە. من بە بەشی خۆم دایکم مۆزەف بۆ هەمیشە جێڕێز بۆ لەلایەن دەوروبەری من شەروەها خێزانم هەر مۆزەفە هەر جێڕێز بۆ هەر بە چای بەرز سێریانە کردووە کچەکانشم هەروە بەو پەڕی ڕێزیەوە هەر بەو شێوە پەروەردیانەکەم کە ئەوان جێ و ڕۆڵی تایبەتی خۆیانە بێ و زۆر گرنگە بن لەمە دواوە ژیان بەبێ ئەوان ناڕوات. ئافرەت لە کۆمەڵگەی ئێمە خاستن کۆمەڵگەی کوردی لەو ساڵێکە ئێمە ئێستا توێدا دەژین ڕێزش تایبەتی هەیە ینی مافە شتاوی درایتێ بەس بەنسبەت شەرق ئەوسەد بڕوا ناکەم ئەو ڕێزی درابیت هەیە ئەو مافەی درابیت هەیە ئافرەت ئەو ڕووکە ئازادە لە کوردستان مافی هەیە کە دەنگ بدا مافی هەیە کە ڕای خۆی بدا مافی هەیە کە بدا بڵێ سەرکردا مافی هەیە کە ببدا دکتۆر یعنی مافی هەموو شتێکی درایەتێ لە کوردستان. مافی ئافرەتە هەندی ئەمن دەبینم ڕێزمەیە لە ئەوەندەکان هەموو کەس داکێ هەموو کەس صاحب عائلە و صاحب ناموس و شەرەفە بەس یە ئافرەتان لە کوردستان حتا حدێک وای لە هاتیانی 170 مافی ئافرەتان بەس لە تەلەڤیزیون و شاشە و ڕێکلامەوە شتانە دیارە بەس ڕێزم ژایە لە ئەوەندەکان لە ماڵی خۆ عائیلەی خۆ ڕاستی ڕێز و ئەحترامێ ئافرەتی بەجددیانی لەسەرەوە هەموو شتی ڕادەگرن. پێویستە ڕێز لە مافەکانی ئافرەت بگیرێت کە ئافرەت دایکە ئێمەی پەروەردە کردووە هیوادارم ڕێز لە مافی ئافرەت وەربگرێت.